ئەسیسان سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش هیوە ئەخوازم گشت لە یەکتان تەندروستێکی زۆر باشتان هەبێت بۆ ئەمڕۆ باس لە نەخۆشیان ڕوماتیزمیەکان دەکەم کام جۆرە نەخۆشیانە دەگرنەوە هۆکار و چارەسەرەکانی نەخۆشیان ڕوماتیزمیەکان کامانن بە میوانداری دکتۆر هێمن مەحموود ئاغا پسپۆڕی نەخۆشیەکانی جومگە و ئێسک و ڕوماتیزمە. دکتۆریان بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەڕێزیشت. دکتۆر سەرەتا باس لە نەخۆشیان ڕوماتیزمیەکان بکەین کام جۆرە نەخۆشیانن و کێن معارەزن زیاتر بۆ ئەو کەسانی کە تووشی ئەم جۆرە نەخۆشیانە دەبن. تشکی زۆر سپاس بۆ میوانداریتان. نەخۆشی ڕوماتیزمیەکان کۆمەڵێک زۆر نەخۆشی ئەگرێتەوە. ئەم نەخۆشیانە وەکو ئێمە وشەی ڕوماتیزم بەکارێنین وەکو چەترێک وایە چەندین نەخۆشی جیاواز لە خۆی ئەگرێت لەژێر ئەو چەترەیە. بەگشتی ئەگەر پێناسەیەکیان بکەین نەخۆشی ڕۆماتیزمیەکان نەخۆشی کۆئەندامی بەرگرین کۆئەندامی بەرگری لەش وەکو پێویست ناتوانێت وەڵامدانەوەی هەبێت بۆ ئەو تەنە بێگانانەی کە ڕوو دەکەنە لەشمانەوە بە شێوەیەکی ناتەندروست ئەو خانانە و ئەو شانە و ئەو جومگە و ئەو خڕۆک زۆرجار خڕۆکە سپیەکان زۆرجار خڕۆکە سوورەکان زۆرجار خانەکانی پێستی لەشمان وەکو تەنی بێگانە دەردەکەوێت لای کۆئەندامی بەرگری بۆی هێرش دەکاتە سەریان ئەبێتە هۆی نەخۆشی ڕۆماتیزمیەکان بە شێوەیەکی گشتی ئەمە وەکو پێناسەیەک نەخۆشی ڕۆماتیزم چەندین جۆر نەخۆشی ئەگرێتەوە بۆ نمونە نەخۆشی جومگەی ڕۆماتیزمی درێژخایەن نەخۆشی گورگە سوورە نەخۆشی ڕەخبوونی پێست نەخۆشی بەهجەت نەخۆشی هەوکردنی ماسوولکەکان و چەندین جۆر نەخۆشی جیاوازتر کە بەپێی جۆر و بەپێی ڕەگەز و بەپێی تەمەن و بەپێی شێوازی ژیانی خەڵکە دەرەکەوێت. بەڵێ دکتۆر نیشانەکانی ئەم جۆرە نەخۆشیانە چین؟ کاتێک کەسەکە تووشی یەکێک لە نەخۆشیەکانی ڕۆماتیزمە دەبێت چ کاتێک پێویستە سەردانی پزیشک بکات نیشانەکانی بۆ ئەوەی کە کەسەکە پێ بناسرێتەوە. بە شێوەیەکی گشتی نەخۆشی ڕۆماتیزمیەکان لە سەرەتادا لە کۆئەندامی ئێسکە پەیکەردا دەردەکەوێت بە تایبەتی جومگەکان نەخۆشە کەس بە ئازارێکی زۆر لە جومگەکانیدا دەکات لە چەند جومگەیەکی لەشیدا بۆ ماوەیەکی زیاد لە 6 هەفتە درێژە ئەکێشەوە تا درێژخایەنە لەگەڵ لەوانەیە ئاوساوی هەبێ لە جومگەکانیدا و تووشی ڕەخبوون دەبێت بە تایبەتی لە بەیانیاندا نەخۆش هەست بە ڕەخبوون و یاخ ئاوساوی زیاتر دەکات لە بەیانیاندا و بۆ لەوانەیە بۆ ماوەی نیو کاتژمێر یاخود زیاتر بۆ کاتژمێرێک هەنجا چەند کاتژمێرێک ئەو ڕەخبوون و ئاوساوی ئەمێنێتەوە. هەروەها چەندین نیشانەی تری هەیە بۆ نمونە کۆمەڵێک نیشانەیە لەسەر پێست دەرەکەوێت پەڵی پێست دەرەکەوێت بۆ من نەخۆشی گورگە سوورە نەخۆش هەست بە سووربوونەوەی دەموچاویەکە خو بەرامبەرەکە هێستی پێەکە یاخود دەتوانم بڵێم هەست بە وشک بوونەوەی چاویەکە هەست بە وشک بوونەوەی دەمیەکە تووشی قژوەری نەبێت یاخود تووشی برینی ناودەمە بێت و چەندین نیشانەی تر لەوانەیە نەخۆشەکە بێهێزی لە ماسوولەکانی دەست پێ بکات تەنگە نەفەس بێ تووشی ئازارێکی درێژخانی پشتی ببێ بەو شێوەیە نیشانەکانی زۆرن کەواتە هەر یەک لەم نەخۆشانە هەر یەک لەم نیشانانە کە کەسەکە هەیبێت پێویستەکە سەردانی پزیشک زۆر باشە. دکتۆر هۆکارەکانی ئەم جۆرە نەخۆشیە زیاتر ئەو کەسانە کەم کەسانن کە تووشی ئەم جۆرە نەخۆشیانە دەبن و ئەم نیشانانە نەبێت. هەروەکو لە سەرتاداوتم زۆربەی زۆری خەڵک ینی دەکرێت توش ببێت ینی تەمەەن کاریگەری نییە هەروەها ژن و پیا و کاریگەری نیە بەڵام دەکرێت لە هێندێک ڕەگەزدا بەسە بۆ من لە خانماندا زۆربەی نەخۆشی ڕۆماتیزمیەکان جگە لە هێندێکیان نەبێت زیاتر لە خانماندا دەردەکەون هەروەها لە هەموو تەمانەکاندا دەردەکەوێت بەڵام توانم بڵێم هەر نەخۆشی و تەمەێکی بۆ دیاریکە بۆ من نەخۆشی گورگە سوورە زیاتر لە خانمانی گەنجدا دەردەکەوێت لە دەوروبەری تەمەنی 18 ساڵەوەتر دەست پێکات تا نزیکی 40 ساڵ ئەمانە و بەڵام نەخۆشی ڕۆماتیزمی جومگەی درێژخایەن ئەمە لە نەخۆش لە ئافرەت تەمەن ناوەڕاستەوە دەرەکەوێت لە دوای تەمەنی 45 ساڵی زیاتر کەسانی کە جەستان هیلاکە نا شەر نییە بەوە ناتوانین پێناسە بکەین چکە هۆکاری ئەمە هۆکاری بۆ ماوەیمان هەیە پێش هەموو شتێک
ئەبێ ئەو نەخۆشە جینێکی ئەم ڕۆماتیزمی تیا بێت لەگەڵیشا کارتێکەرێکی دەرەکی هەبێت ئەم جینە چالک بکات ئەو کاتە نەخۆشیەکە لە نەخۆشەکە دەردەکەوێت یانیەکرێ بۆ نمونە ئەم جینە لە خێزانێکە هەبێت بەڵام لەم خێزانە کەسیان دوان توش ببن بەری ئەم کەسە کە تووشی نەخۆشیەکە بێت کارتێکەرێکی دەرەکیشی پێویستە ئەم کارتێکەرە دەرەکێت چییە؟ لەوانەیە ڤایرۆسێک بێت لەوانەیە هەر هەوکردنێک بێت شەرنی هەر ڤایرۆس بێت لەوانەیە هەر هەوکردنێکی تر بێت لەوانەیە هیلاکیەکی زۆر بێت لەوانەیە قەلەقی و سترێس و پێڵ فشارێکی دەرونی زۆری لەسەر بێ و نەخۆشە یاخود بەرکەوتی لەگەڵ چەند مادەیەکی کیمیاییدا هەبێت واکە کە ئەم ڕۆماتیزمەیە ئەم جینە ڕۆماتیزمێت چالاک بێت و نەخۆشی ڕۆماتیزمەکەی تیا دەربکەوێت جا هەر جۆرێکیان بێت وەکو وتم تەمەنیش ڕێگر نییە ئەکە تەنان لە مناڵانیژە لە مناڵی ساواشدا ئێمە ڕۆماتیزممان هەیە و هەتاکو بە ساڵاچوان هەر تەمەنە و جۆرێک ڕۆماتیزمی تیا دەردەکەوێت. زۆر باشە ئەو کەسانەی کاتوشی یەکێک لە جۆرە نەخۆشەکان دەبن و دواتر دەبێتە هۆی ڕۆماتیزم کاتێکە سەردانی پزیشک دەکات ئێوە وەکو پزیشک کەم جۆرە پشکنیانی بۆ ئەکەن بە کەم جۆر پشکنین نەخۆشەکەی دەستنیشان دەکرێت. سەرەتا ئێمە کە نەخۆش سەردانمانەکات بەهۆی نەخۆشی واکەوا هەستەکات نەخۆشیێکی ڕۆماتیزمی هەیە ئێمە لێکسەر ناچین بۆرە و پشکنینی خوێن چکە لەوانەیە بە هەڵەماندا بە پێویستەکە ئێمە مێژووی نەخۆشیەکە بەڕێکی وەربگرین پێویستەکە پشکنینی کلینیکی ئەوەی کە بەعربی پێڵێن سەریری پشکنینی کلینیکی بڵێن لە عیادەی یاخود لە ژووری پشکنی لەگەڵ نەخۆشەکەدا هەموو جومکانی فەحس بکرێت و جومگانی کە ئازارێنە یاخود ئەوانی کە ئازاریشان نییە و ئەو شوێنانی کە وا پێویست دەکات کە پشکنینی بۆ بکەین بە چاوسەیریکەین بە دەست پشکنینی بۆ بکەین بزانین ئایا ئەمە لەگەڵ ڕۆماتیزمە ئاڕوایە خۆ لەگەڵ نەخۆشیێکی تر ئاڕوا ئەو کاتە کە ئێمە ئەو پشکنیانەمان کرد لە پشکنینی کلینیکی و وەرگرتنی مێژووی نەخۆشیەکە و کاتە چەند پشکنینێکی خوێنمان پێویستە لەوانەیە هێنەجار پشکنینێکی بڵێن تیشکیمان پێویست بێ پشکنینە خوێنەکان لە پشکنینە سەرەتاییەکان دەست پێ دەکەین کە فەحسی لەو خەڵکە پێڵێن فەحسی ڕۆماتیزمە کە فەحسی ESR یاخود فەحسی CRP یاخود چەند فەحسێکی تر کە واکە کە جۆری ڕۆماتیزمەکەمان بۆ دیاری بکات چ جۆرێکە لەگەڵ کام جۆر ڕۆماتیزمە ڕاچکە هەر جۆرە و دەرمانی جیاوازە و هەروەها لێکەوتەکانیشی جیاوازترە بێت بۆی پێویستەکە ئێمە بگەین بە دەستنیشانکردنی نەخۆشەکە دەستنیشانکردن چ جۆرێک ڕۆماتیزمە ئەگەر ڕۆماتیزمە هەبێ و بزانین چ جۆرێک ڕۆماتیزمە لەوانەیە پشتینەکان چەند پشکنینێکی زۆر پێشکەوتوترمان هەبێ و کاتە لە هێنێک حاڵەتە لەوانەیە نەگەین بە ئاسانی نەگەین بە دەستنیشانکردنی نەخۆشیەکە پێویستی بە چەند پشکنینێکی پێشکەوتوترە بێ لەوانەیە هێنە پشکنینیان پارێکی زۆر یاخود کۆستێکی زۆر لەسەر نەخۆشەکە بکەوێ بەڵام لە کۆتاییدا پێویستە ئێمە بگەین بە دەستنیشانکردنی نەخۆشەکە بۆی چارەسەرێکی باش. زۆر باشە ئەو چارەسەرانی کە ئێوە بۆی دادەنێن ئایا چارەسەرەکان بە پێی جۆری ڕۆماتیزمەکە دەگۆڕێت چەند چارەسەری جۆری نەخۆشیەکەی بۆ دەکەن؟ ئێمە چەندین جۆر چارەسەری جیاوازمان هەیە بۆ نەخۆشی ڕۆماتیزمەکان بە پێی جۆری ڕۆماتیزمەکە و هەروەها بە پێی باری ڕۆماتیزمەکە بۆ نمونە ئەگەر نەخۆشەکە ئەکرێت نەخۆشێکی بۆ نمونە گورگە سوورەمان هەبێ لە بارێکی زۆر سووکدا بێ پێویست نەکە ئێمە چارەسەری زۆر قورسی بۆ بەکاربێنین گورگە سوورە هەیە بە فعلیل بە پێی پشکنین و بە پێی پشتینی کلینیکی و تاقیگەی بەڵام ناکرێت ئێمە چارەسەری زۆر بەهێز و زۆر بەقۆتی بۆ بەکاربین لەبەرەوەی باری نەخۆشەکەی زۆر لاوازە لە بارێکی سەرەتایی زۆر لاوازدا پێویست ناکە زۆر چارەسەری قورسی بۆ بەکاربێنین بەڵام ئەکرێت بارەکەی مامناوەند یاخۆ بارێکی زۆر تون بێ لەو کاتە پێویستە ژیانی نەخۆشەکە ڕزگار بکەین چارەسەری زۆر بەقۆتی بۆ بەکاربێنین کە ئەمانش بە شێوەیەکی چەندین جۆر چارەسەر لەخۆگرێ هەر لە دەرمانە دژە هەوکردنەکان ستیرۆیدی و ناستیرۆیدەکان و لەگەڵ کۆمەڵە دەرمانی دژە ڕۆماتیزمی کە خۆشبەختانە بەهۆی پێشکەوتنیەکی زۆری زانست لەم سەردەمەدا توانیمانە بەدەستیان بێنین و زۆربەی زۆریان لە کوردستاندا لە وڵاتی خۆماندا بەردەستە لە زۆربەی خەستەخانەکاندا هەیە
ئەو دەرمانە دژە ڕۆماتیزمیانە زۆر کاریگەرن پێشتر توان بڵێم 30 ساڵ پێش ئێستا بەو جۆرە نەبوو ئەو جۆرە پێشکەوتوانە نەبوو دەرمانە پێشکەوتوانەمان نەبوو لەبەرەوە ئەو کاتە نەخۆش بە ناچاری ڕووی لە وڵاتێکی ترە کرد یان یاخود نەمان ئەتوانی وەکو پێویست دەرمانێکی کاریگەری بینێ بەس لەخوا بەزای ئێستا بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و زۆربەی زۆری دەرمانەکان هەیە ئەو دەرمانە دژە ڕۆماتیزمیانە چەندین جۆر جیاواز جۆر دەرمانمان هەیە هەر نەخۆشی و جۆرێکی تایبەتی بۆ بێ ئەکرێ مەسەلەن دەرمانێک لە چەند نەخۆشیەکە بەکاربێنین بەڵام بە شێوەیەکی گشتی دەرمانەکان جیاکراوەتە بەپێی حاڵەتەکە و بەپێی جۆری نەخۆشیەکە و بەپێی بارەکەشی ئایا بارەکەی سووکە یاخود مەمناوەندە یاخود قورسە. بەڵێ دکتۆر باسی ئەو چارەسەرانت کرد کە وەکو دژە ڕۆماتیزم بەکارەهێنرێت ئەمە کاتێ بەکارهێنرێت بۆ نەخۆشەکە کە تووشی ڕۆماتیزمەکە بوو بێت ئەو کاتە وەکو چارەسەر بوو بەکارهێنرێت بەڵێ تاکو ئێمە دیاری نەکەین نەخۆشیەکە و دەستنیشانیەکەین کە تووشی ڕۆماتیزم بۆ ئەو دەرمانانی بۆ بەکار ناین لەبەرەوەی خۆی لە خۆی ئەم دەرمانانە پێویستەکە لەژێر چاودێری پزیشکا بەکاربێن و هەروەها کۆمەڵێک بڵێن هۆکا بڵێن هینی هەیە لێکەوتەی هەیە یاخود ئەتوانم بڵێم بە ئینگلیزی پێی وتر پێڵێن ساید ئیفێکت مضاعفاتی هەیە پێویستەکە مانگانە سەردانی نەخۆش بکە مانگانە پشتین تاقیگەی بۆ بکرێت بۆ ئەوەی بزانین ئایا نەخۆشەکە تووشی مزعفاتەکان بۆ یاخود نەبووە. بەڵێ دکتۆر نەخۆشە ڕۆماتیزمیەکان زیاتر ئەو کەسانی کە تەمەنیان هەیە هیلاکن بە بۆنەی ئەو ئیشوکارانی کە لە پێشترا کردویانە زیاتر ئەو کەسانە زیاتر توش نابن وەکو کەسێکە تەمەنی مناڵ بێت یاخود زۆر ئیشی نەکرد بێت مەرجنی هێکی لە هۆکارەکان بۆ ماوەیە بەڵامەکری هۆکارە کارتێکەرەکە هیلاکی بێت ئەو نەخۆشە زۆر زۆر هیلاک بوو بێکرێت مەسەرم بۆ نمونە تووشی فشارێکی دەرونی زۆر بوو بێ لە ژیان یا تووشی هیلاکێکی زۆر بوو بێ لە ژیان یا ساردی گەرمی زۆر بینی بە تاکید ئەوانە زیاتر تووشە بن تووشی ڕۆماتیزمەکە بن تاکو کەسێک کە ینی هیچ بڵێن توان بڵێم ئیشێکی قورسی نەکرد لە ژیان یا فشاری دەرونی زۆر نەبە بەڵام هەر مەرجنی ئەکرێ ئەویش توش بێت بەڵام زیاتر ئەوانە تووشە بن بەڵێ چارەسەری سروشتی بۆ ئەو کەسانی کە تووشی نەخۆشی ڕۆماتیزم دەبن تا چەند ئیسفادەی لێ ئەەکەن سوودی دەبێت بۆیان چارەسەری سروشتی ئێمە بە شێوەیەکی گشتی بۆ زۆربەی زۆری نەخۆشیە نەخۆشیەکانی کۆندامی ئێسکە پەیکەر بە سوودیە بێت هەر لە ئازارێکی زۆر سادەوە بگرە هەم هەر لە گرژبوونێکی ماسوولکە لە سەوفان لە شتێکی ترەوە بیرە تاکو نەخۆشی ڕۆماتیزمەکان ئەو ڕاهێنانی سروشتیانی کۆمەڵێک ڕاهێنانی سروشتیە ئێمە ئەو ئامۆژگارەی بە نەخۆشەکە هەروەها کۆمەڵێک چارەسەری فیزیایی و سروشتی هەیە ئەویش زۆر جار پێویستەکان نەخۆشەکە بیکە کە واکە ئازاری کەم کاتەوە هەوکردنەکەی کەم کاتەوە بەڵام بنبڕی ناکات و بێ بیرمان نەچێ نەخۆشی ڕۆماتیزم نەخۆشیەکی درێژخایەنە ناتوانین بنبڕی بکەین لە زۆربەی زۆری حاڵەتەکاندا تەنانەت بە نەخۆشی چارەسەرە دەرما بڵێن دژە ڕۆماتیزمەکانیش ناتوانین بنبڕیکەینەوە پێویستەکان نەخۆش وەکو چۆن زەخت و شەکرە و تا چەند ئیسراحەتکردن بۆ نەخۆشەکە گرنگە بەڵێ بەدڵنیایی ئێمە ئامۆژگاری نەخۆشەکەین کە زۆر خۆی هیلاک نەکات زۆر سەرمای نەبێت کاری زۆر قورس نەکات یاخود وەرزشی زۆر قورس ئەنجام نەدات ئەوانە هەمووی ڕێنمایەتی بە نەخۆشەکە دوای دەستنیشان ئەو چارەسەرە سروشتیانی کە لە سنتەرەکان دەکرێت بۆ ئەو کەسانی کە تووشی نەخۆشی ڕۆماتیزم بوون تا چەند هاوکاریەک بۆ ئێوە هاوکاریەکە بۆ پزیشکەکان بۆی زووتر لە نەخۆشەکە ڕزگاری بێت و ئەگەر ڕزگاریشی نەبێت چارەسەرێک بێت بۆ نەخۆشەکە بەڵێ بەدڵنیایەوە سوودی زۆر زۆرە بە تایبەتی لە هێندێک باردا پێویستەکە کە نەخۆش چارەسەری سروشتی وەربگرێت ئەوەی کە لەوەش مهمترەوەی کە نەخۆش وەرزشێکی سووک ئەنجام بدات بە تایبەتی کاتێک نەخۆشیەکەی ناچالاک دەبێت ئەمە پێویستمان زۆر جار پێویستمان بە 6 مانگ دەبێت بۆ ئەوەی کە نەخۆشەکە لە بارێکی چالاکی توندەوە بینی سەر بارێکی ناچالاک لەو کاتەیە نەخۆشەکە پێویستەکە وەرزشێکی سووک ئەنجام بدات ئەکرێت لە ماڵەوە ئەکرێت لە پارکێکە ئەکرێت لە هۆڵەکانی وەرزش وەرزشێکی سووک بەبێ ئەوەی کە زۆر زۆر خۆی هیلاک کەواتە چارەسەرە سروشتیەکەش نەکاتوانێت وەرزشێکی سووک بکات لە قاعە بەڵێ دەکرێت دووسێ جۆر نەخۆشی ڕۆماتیزم تێکەڵ بکرێت و تووشی کەسەکە ببێت
بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە نەخۆشمان هەیە چەند جۆرێک نەخۆشی ڕۆمانتیزمی هەیە لە یەک کەسا و لە یەک کاتا تووشیە بێت. چ کاریگەریەکی لەسەر نەخۆشەکە طبعاً بەپێی حاڵەتەکە گۆڕێکرێ نەخۆشی مەسەرەن ڕۆمانتیزم و نەخۆشی گورگە سوورە پێکەوە بێت لە یەک نەخۆشیە لە یەک نەخۆشدا ئەو کاتە هەروە ئەکرێ مەسەرەن سێ نەخۆشی چوار نەخۆشی لە یەک کاتدا دەرکەوێت دەستنیشانکردنی زۆر ئاسان نابێت بەنسبەت ئێمەوە کاتە و بەنسبەت نەخۆشەکە شەلوانەیە سەری لێ تێکچێ نازانێت کام جۆر ڕۆماتیزمی هەیە هەر کەسە جۆرێک ڕۆماتیزمی پێ ئەڵێ بەڵام جگە لەمانش توانم بڵێم ئەکرێ نەخۆشیەکی ڕۆماتیزم بگۆڕێت لە جۆرێکەوە بۆ جۆرێکی تر ئەوە حاڵەتەشمان هەیە بۆ نمونە نەخۆشەکە سەرەتا بۆ نمونە جۆرێک ڕۆماتیزمی هەبوو گورگە سوورەی پاشماوێکتر بە جۆرێک تر دەردەکەوێت ئەکرێ گۆڕانکاری لە نەخۆشی لە بیدایەتە ئەوکو پێم وتی هەمویان یەک جۆر شێوازی بڵێن میکانیزمی دروستبوون نەخۆشیەکە بە یەک شێوازە تقریبان هەمووی کاریگەری لەسەر بڵێن تێکچوونی کۆندامی بەریگرێ بۆ یەکرێ گۆڕانکاری لە دەرچوونی نەخۆشیەکە لە شێوازی پێ دروستبوونی نەخۆشیەکەدا ڕووبدا لە ماوەیەکی زەمبە شەرنی لە هەموو نەخۆشێکدا ڕووبدات. چارەسەرکردنی ئەم کەسانە قورستر نابێت بۆ دڵنیاییەوە قورسترە بێت لە قورسترە بە تایبەتی لە هەندێک ڕۆ قورستر بەوە دەست نیشانکردنیشی قورسترە ڕێنمایتان بۆ ئەو کەسانە چیەکە دوسێ چۆن نەخۆشی ڕۆماتیزم ڕێنمایمانەوەی لە خوانەوە چارەسەر بەکارنێنن لە تاکو و پزیشکێکی بسپۆڕی بوارەکە ڕێنمایانەکە و واز لە عیلاج نەهێنن هەتاکو و ئێمە خۆمان چارەسەرێکە وەستێنین یاخود کەمیەکەینەوە لە خۆیانەوە چارەسەر بەکار نەهێنن وهروە لە خۆیانەوە نەیوەستێنن یاخود لە خۆیانەوە کەمی نەکەنەوە یاخود زیادی نەکەن چونکە زۆربیان تاکەکەشی دکتۆرەکان ئەوەیەکە نەخۆش بێ پرسی دکتۆرەکە عیلاج ئەوەستێنێت یاخود زیاتر بەکاری ئەهێنێت بەداخەوە ئەوەی کە زۆر ڕوبەڕووی بینەوە زۆرێک لە نەخۆشەکان هێنێک دەرمان بەکارێن کە پێویست ناکە بەڵام ئەو نەخۆشانی کە پێویستە دەرمان بەکاربێن ئەوان بەکاری زۆر جار ئەوترێت ماڵی زیای سەرشکێنێت ئەمەش وایە کە عیلاجەکە زۆر بەکاربێنە کاریگەری خراپی لەسەر بڵێ دکتۆر نەخۆشیەکانی ڕۆماتیزم چ کاریگەریکی دەبێت لەسەر خانمانی دووگیان لە درێژەی ماوەی دووگیانیاندا؟ بەڵێ ئێمە چەند نەخۆشیەکی ڕۆماتیزمیمان هەیە کە زیاتر لە خانماندا ڕوودەدەن ئەوانە بەدڵنیاییەوە کاریگەری لەسەر ئافرەتی دووگیان دەبێت هەم نەخۆشی ڕۆماتیزمی جونگەی درێژخایەن هەم نەخۆشی گورگە سوورە نەخۆشیەکان چالاک بێتەوە لە کاتی دووگیانەکاندا نەخۆش هەست بە ئازارێکی زۆر بکە یان ئەکرێ مەسەلەن لە سەرەتای دووگیانەکان باش من لە کۆتاییەکەی خراپبن یاخود لە دوای مناڵبوونەکە کە مناڵەکان بێت ئەو کاتە بڵێن ڕۆماتیزمەکان چالاگە بێتەوە بەڵام ئێمە جۆرێک نەخۆشی ڕۆماتیزمیمانەیە کە کارەکاتە سەر لە بارچوونی کۆرپەکە ئەوش بە کورتکراوەی نەخۆشیەکە پێوترێت APS بە کوردی بەداخەوەی وشەیەکی وامان نییە توانم بڵێم هەر جۆرێکە لە ڕۆماتیزمی گورگە سوورە زۆر لەو نزیکە بێتە هۆی خەستبوونەوەی خوێن لەو ئافرەتەیە و لەو خانمەدا واکە بە خوێن بە باشی نەگا بە مناڵەکە و کاتە مناڵەکەی لەبارە چێت یاخود پێویستەکە دەرمانی خوێن شلکردنەوەی بۆ بەکاربێنین بۆ نەخۆشەکە بۆ ئەوەی کە خوێن بە باشی بگا بە کۆرپەکە و مناڵەکەی لەبار نەچێت. دکتۆر لە ئێستادا بە تایبەتی بەشێکی زۆر لە خانمان کاتێکا بە مەرحەلەی دووگیانێت تێپەڕ دەبن تووشی ئەو خوێن خەستی ئەبن کە کۆمەڵی عیلاج و دەرزی پێویستەکە لە ماوەی دووگیانیا بەکاری بێنن کەواتە ئەمە بەشێکە لە نەخۆشەکانی ڕۆماتیزم کە تووشی خانمەکە دەبێت. بەڵێ لە زۆربەی جار هۆکارەکەی ڕۆماتیزمە بەڵام ئەکرێ هۆکاری تریشی هەبێت. بەڵێ خانمانی دووگیانی و کاتەدا چی بکەن ڕێنمایەکت بۆ ئەو کەسانە بێگومان ئەو ماوەی دووگیانی ماوەیەکی هەستیارە کە تووشی چەندین کاریگەری و پاشماوەی خراپ دەبن. وەڵاهی ئێمە ئامۆژگاریانەکەن کە ڕێنمایە پزیشکەکان جێبەجێ بکەن و سەردانی دکتۆرێکی سپۆڕی ژنان لەگەڵ دکتۆرێکی جونگۆ ڕۆماتیزم چاودێریان بکات و ئاگایان لە حاڵەتەکەی بێ و دەرمانەکان بە پێویست بە بەکاربێنن ئەو دەرمانی کە مەسەلەن بۆ منە دەرمانی خوێنشلکردنەوە کە کەی پێویست بۆ بێ بەکاری بێنن کەی پێویست کە بیوەستێنە بێ بیوەستێنێ بەو شێوەیە واکەن کە
کۆرپەکە گەری لە بارچوونی کەم بێتەوە. سەلامەت بێت. دکتۆر ئەو نیشانانی کە دوای مناڵبوون یاخود لە مەرحەلەکانی کۆتایی دووگیانە خانمە دووگیانەکە بە بۆنەی ڕوماتیزمەکە و تووشی دەبێت زیاتر لە چ بەشێکی جەستەیە دەرەکەوێت بۆی زیاتر ڕوون بێ لای خانمان کە بەشێک لە خانمان زیاتر ئازاری پشت و قاچیان دەبێت و دوای مناڵبوونەکە زیاتر ئازاری پشتیان زیاتر ئەگەر خانمەکە خۆی لە سەرەتادا نەخۆشی ڕۆمانتیزمی هەبێت ئەو نەخۆشیەکەی هەب بە هەمان شێوە لە خۆی پێشتر نیشانەکانی بینیوە ئەم نیشانانی بە چالاکتر ئەبینێتەوە بۆ نمونە ئازاری جونگەکان ئاسانی جونگەکان لەوانێ سووربوونەوەی دەم و چاوبرینی دەم خژوەرینێکی زۆر شەکەتی ماندووبوونێکی زۆر گەندە تا ئەوانە لەوانە دروست بێتەوە نەخۆشەکە بەڵام ئەگەر نەخۆشەکە ئەم خانمە نەخۆشی ڕۆماتیزمی نەبێ لە دوای دووگیانی تووشی ئازاری جەستە و ماسوولکەوە ێسک بێکرێ مەسەلەن بەهۆی دووگیانێکەوە بوو بێ ئەکرێ تووشی هەوکردنێک بوو بێ ئاکرێ هەرۆکارێکی تر بێ کە پێویستە کا پشکنی زیاتری بۆ بکەین. زۆر سپاس بۆ زانیاریەکانە سپاس کە ئەمڕۆ لەلای من ئامادە بوویت. زۆر سپاس. ئەزیزانم بەم شێوەیەش پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن بە هیوام ئەم پرۆگرامەش سوودێکی گیانی بێت بە ئێوەی ئەزیز. خواتان لەگەڵ.